لزماني پێغەمبەر نوح عليه السلام پێغەمبەر نوح خوای تعالی وعدی پێدا دوای ئەوەی کە چەند ساڵ لە ناو قەومەکەی مایەوە فەرمووی خەڵک یەکەم ئیمانی پێهێنا هەتا کوڕەکەی خۆی ئیمانی پێهێنەهێنا کوڕەکەی خۆی بەرەوبەرێ کرد ژنەکەی دیارە هەندێک لە کوڕەکانی تری و هەندێک لە ئەهل بەیتەکە ئیمانیان پێهێنا بەس یەکێکیان ئیمانی نەهێنا خوای تعالی وعدیدا فەرمووی ئیتر لە کۆتاییایە سەفینەیەک دروستکە کەشتێک دروستکە ویتر خوای تعالی ئەرز و ئاسمانەکە بە ئاو تۆ هەرچی ئەوەی کە ها لەگەڵ تە بیخەرە ناو سەفینەکە با ڕزگارتان بێ طبعا زۆر داوای لە ژنەکەی کرد لە کوڕەکەی کرد لەگەڵ سوار بن سوار نەبوون و ئەوانە لە ئەرز و ئاسمانەوە ئاو دەستی پێ کرد ئیتر داوای لە کوڕەکەی کرد بەردەوام ئاوەکە زیادیە کرد کوڕەکە شەر ڕۆیە شوێنە بەرزایەکان ئەویت کوڕم وەرە سوار بە ئەمشەویت باوە ڕۆم بان ئەو بەرزایە خۆ ئاوەکە ناگاتەوە شاخە دەی تا ئاو گەیە شاخ و ئیتر گەیشتە بەرەبەرە کوڕ خەریک و ئەخنکیا ئەلەو لە حەزاتە هەموو باوکێک دڵی یعنی دڵی وایە لەو کاتانە دڵی هینە بێ نەوەیەک یەکسەر داوای کوتی خوایە ئەوە کوڕمە تۆ وعدت دا کە سوکارەکەم ڕزگار کەی ئینە ئیبنی من ئەهلی یا ڕەبی خوایە تر کوڕەکەم خوای تعالی فەرمووی ئینەه لەیسە من ئەهلیک فەرمووی ئەوە کوڕی تۆ نییە کوڕی تۆ ڕۆڵەی تۆ ئەوانن کە لەگەڵتان إنه عمل غير صالح كوريكي زۆر ناصالحە ئەمە تەواو داوات لێ ئەەکەم شتێک نەڵێی ئەی نوح شتێک نەڵێی کە ناڕازیبوونی پێوە دیار بێ جا نوح فەرمووی صلاة وسلامی خوای پەروەردگاری لەسەر بێ فەرمووی قال ربي إني أعوذ بك أن أسألك ما ليس لي به علم وإلا تغفر لي وترحمني أكن من الخاسرين یا ڕەبی پەنات پێ ئەگرم شتێک بڵێم کە من نەزانم و نایزانم شارەزاییم لێ نییە یا ڕەبی ئەگەر لێم خۆش نەبی ئەگەر ڕەحمم پێ نەکەی لە خەسارۆمەندانە بم یەکسەر ئیتیهامی خۆی ئەکا پێغەمبەران بەبێ لێ کۆڕینەوە کاتێ خۆ ئەمری پیان کرد و تەسلیم بوون ئیبراهیم عەلەیهی السەلام بەچی گەورە بووە ئیبراهیم عەلەیهی السەلام بەو هەموو ئیمتیحانە بەسەریا دێ خوای تەعالی ئەفەرمێ ئەم ژنە ئەو کوڕە ببە لەو سەحرا هزارها کیلومتر لە خۆتۆ دوورە ئەلەوێ جیهان بێڵەوە تەواو کە بردنی وە بێ پرسیار بەڵێ خوایە بۆ بیبەم بۆ پرسیاری نەکرد کە داینان هاجرە کە بینی ئیبراهیم بە جیهان دێڵێ لەو سەحرایە لەو دەشتە چۆڵە کە هیچی تیان نییە فەرمووی ئیبراهیم خوا ئەمری کردو ئێمە لێرە جێبێڵی فەرمووی بڵێ فەرمووی تەواو خوا حافیزت بێ خوا ناوان فەوتینێ دوای ئەوە ئەو مناڵە کە تاقانە بووە حەساوکە دوای ئەوە خوای تەعالی مناڵی تری پێدا ئەو مناڵە خوای تەعالی ئەمری پێکا سەری ببڕێ ئەخر برینە زۆر زەحمەتە تۆ بەبێ پرسیارکردن بەس ئەوەنەی ئەزانی ئەمری خوایە چەقۆ بنێتە سەر ملی کوڕەکەت ئەمە خۆت بخە ئەو مووقفەوە ئەمە چی تەسلیم بوونیەکە ئەمجا ئەم کوڕە بۆ پرسیار ناکە بڵێ باوە بۆ سرم ئەبڕی جا خوای تەعالی فەرمێ فەلەما ئەسلەما کاتێ تەسلیم بوون وتله للجبين يعني امتحانك لو كاتي خوش يسكن صحابيك بيغمر إخوة صلى الله عليه وسلم بيغمر إخوة أنسوليك آلتون لدس يا أبيني چند كسي سلنا أمزقوت لوانية دستان نشارن وأنسولي آلتون لدستان أبي أنقستريك آلتون لبنجي أبي بيغمر إخوة صلى الله عليه وسلم أبيني لدسي دريكا وفريدا فرمي أمتشيا أما نابي بياو بيكات دس بياو مسلم هي جنة پیاوی مسلمان ئاڵتو ناکاتە پەنجەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چوو سەحابەیەک فەرمووی بە ئەویتریان ئەوەی ئەبوو ئەنسولەکە فەرمووی هەڵیگرە ئاڵتونەکەت بڕۆ بیفرۆشە یعنی شتێکت بۆکە بۆ خێزانەکانت هەڵی بۆ ژنەکەت هەڵیگرە فەرمووی وەڵڵاهی ئەنگوستیلەیەک پێغەمبەر فڕەیدا بێتە زەوی هەڵی ناگرمەوە الله لەو تەسلیم بوونە خۆشەویستەکان کوان ئەو مسلمانانەی کە ئەمڕۆ ئاوا تەسلیمی خوا و پێغەمبەری خوا بن کوان هموما ملوا بعدين خو پنامام ده يا ربي خويا اصلاح منكي